بەخێربێنەوە بۆ کەیبی ئۆڕیکاپس دووبارە گەڕاینەوە لاتان لە ڤیدیۆی پوختەکردنەوەی زنجیرەی کۆری دۆنگی بینەری بنووچێژی لێوەربگرن. با دەست پێ بکەین. مەراسیمێک بۆ لابردنی شاژن دەکرێت و هەموو تاج و خشلەکانی لێ دەکرێتەوە. بەڕێ ڕۆژ ئاوا دڵتەنگن بەوە جانگهی وا ڕەفتار دەکات کە پادشا بێت و داوا لە خەڵک دەکات چۆکی بۆ دادەن. خەڵک بەوە زۆر تووڕە دەبێت لێکۆڵەرەکان هەڵدەبژێرن بۆ ئەوەی هەر یەک و بچن بۆ شوێنێک بۆ ئەوەی لێکۆڵینەوە بکەن و شتی زیاتر فێر بن. هەموو شوێنی دڵخوازیان بۆ دێتەوە بەڵام دۆنگی قورسترین شوێنی بۆ هەڵدەبژێردرێت کە خەزێنەی کۆشکە. خەزێنەی کۆشک بڕێوە دەبرێت لەلایەن خەسێنراوەکان ئەوان زۆر تون و گوێ بە هیچ کەس نادەن. ئەو هەڵبژاردنە لەسەر داوای خاتون جانگ بووە بۆ ئەوەی دۆنگی کێشە دروست بکات و لە کۆشک بیکەنە دەرەوە. کاتێک دۆنگی دەچێتە شوێنەکە داوای بینینی تۆمارەکان دەکات بەڵام خەسێنراوەکان کتێبێکی بەدڕەوشتی دەدەنێ و پێڕادەبوێرن. دۆنگی واز ناهێنێت و هەموو کات داوایان لێ دەکات. کاتێک چەند کەسێک دێنە شوێنی خەزێنی کۆشک کێشە دروست دەبێت. دۆنگیش گوێی لێ دەبێت لەوەی کێشە لە کەمی مستا هەیە بۆیە دەست دەکات بە لێکۆڵینەوە و دەچێتە شوێنی پارە دروستکردن. لەوەیە چاوی بە پادشا دەکەوێت کە ئەویش بۆ هەمان بابەت هاتووە بە ئەو شوێنە. دۆنگی هەست بە بێتاقەتی پادشا دەکات بۆیە بەڵێنی پێدەدات کە بیهێنێتە پێکەنین. دۆنگی برادەرەکانی بانگ دەکات بۆ ئەوی دووبارە لەگەڵ پادشا بخۆنەوە و پاشا بهێنە پێکەنین. پادشا زۆر دڵخۆش دەبێت و سوپاسی دۆنگی دەکات. دواتر دۆنگی بەردەوام دەبێت لە لێکۆڵینەوە و خۆی دەچێت بۆ شوێنی تۆمارەکان و تێبینی ئەوە دەکات کە پارێکی زۆر دیار نییە. کاتێک دەڕوات بۆ ئەوەی لێکۆڵینەوەیان لەگەڵ بکات خەسێنراوەکان دەیگرن و لێی دەدەن بەڵام دۆنگی واز ناهێنێت و دەچێتە لای سەرۆکسیۆ. دۆنگی بە سەرۆکسیۆ دەڵێت کە چەند شتێکی نامووی بینیوە لەوانەیە ئەو پارەی کە دیار نییە بەکار هاتبێت بۆ پارەدان بە دکتۆرەکە کەواتە ئەوە پەیوەندی بە کەیسەکەی شاژنەوە هەیە. سەرۆکسیۆ دەڵێت کە لە دەسەڵاتی مندانیە لێکۆڵینەوە لەگەڵ خەسێنراوەکان بکەم بەڵام برادێک دەناسم کە یارمەتیمان دەدات. ئەو کەسە پشکنەری گشتیە و بەڵێنیان پێدەدات لێکۆڵینەوە بکات. تا ئێستاش خەسێنراوەکان ڕەتی دەکەنەوە بهێڵن دۆنگی لێکۆڵینەوە بکات. پاسەوانی شاهانە بەکاردێنن لەو کاتەدا. لێکۆڵەر جۆنگ لەگەڵ لێکۆڵەرانی تر دێت بۆ پشگیری دۆنگی. ئەو کێشەیە دەگاتە پادشا. پادشا هەریەکە لە بەرپرسی خەزێنەدار و لێکۆڵەر جۆنگ بانگێش دەکات. بە لێکۆڵەر جۆنگ دەڵێت کە لێکۆڵینەوەکانی بوەستێنێت. جانگهی بە خانم جانگ دەڵێت کە خەمی نەبێت چونکە پادشا فەرمانی وەستانی لێکۆڵینەوەکانی کردووە. خانم جانگ سەری دەسوڕمێت و گومان لە بڕیاری پادشا دەکات. دۆنگی کاتێک ئەوە دەزانێت کە پادشا فەرمانێکی وای دەرکردووە شۆک دەبێت و سیقە ناکات پادشا بڕیارێکی وای دابێت. دواتر پادشا بەنهێنی دۆنگی بانگ دەکات و بڕیارەکەی بۆ ڕوون دەکاتەوە. پێی دەڵێت کە نایهەوێت کەس سەرنج بدات لەوەی لێکۆڵینەوە لە کەمی مست دەکات بۆیە ئەو بڕیاری داوە. دۆنگی سەردانی شاژنی لەسەر کار لابراو دەکات. شاژن لە شوێنێکی سادا لەگەڵ خزمەتکارەکانی دەژیت و ئەشوکاری ڕۆژانی بۆ خۆی دەکات. دۆنگی بە شاژن دەڵێت کە بەم زوانە ئاهەنگی تاز لە سەرنانی شاژن بۆ خانم جانگ بڕێوە دەچێت. دڵنیاشی کردەوە کە هەموو هەوڵێک دەدات بەڵگە بدۆزێتەوە بۆ پێتاوانی ئەو. پشکنەری گشتی سەردانی سەرۆکسیۆ دەکات و پێی دەڵێت کە لەوانەیە قسەکانی دۆنگی ڕاست بن. پادشا پێویستە پێش ئاهەنگی دەستنیشانکردنی شاژن بچێتە دەرەوەی کۆشک و سەردانی گۆڕی دایک و باوکی بکات. بۆیە خانم جانگ و جانگهی پلان دادنێن لەو ڕۆژەدا هەموو بەڵگەکان لەناو بەرن و دۆنگیش بکوژن. پادشا دەڕوات و پلانەکەیان دەست پێ دەکات. بکوژەکان دەچن بۆ ئەوەی دۆنگی بکوژن بەڵام سەیر دەکەن ئەوە دۆنگی نییە کە کوشتویانە. دۆنگی جلی گۆڕیوە چۆتە ناو تۆمارەکان بۆ ئەوەی بەڵگە بدۆزێتەوە. دۆنگی بەڵگەکان دەدۆزێتەوە. لەو کاتەدا بکوژەکان ئاگر لە تۆمارگەکە بەردەدەن بۆ نەمانی بەڵگەکان. دۆنگی ڕادەکات بۆ لای پشکنەری گشتی کە هاوڕێیەک متمانە پێکراوی سەرۆکسیۆ بوو. بکوژەکان دەگەنە شوێنەکە و هەمویان دەکوژن. هەرچەندە دۆنگی بە سەختی بریندار دەبێت بەڵام دەتوانێت خۆی دەرباز بکات و لە دەستیان ڕابکات. لەو کاتەدا پادشا لە ڕاوکردنی ئاسکدایە. ئاسکێک ڕاو دەکات. بە خزمەتکارەکان دەڵێت پێڵاوێک لە پێستی و ئاسکا بۆ دۆنگی دروست بکەن. هەواڵەکە دەگات بە پادشا و پێڕادەگەێنن کەچی ڕووی داوە لە کۆشک و خێرا دەگەڕێتەوە. لەو کاتەی کە دۆنگی گوێ لە دەنگی کاروانی پادشایە هاوار بۆ پادشا دەکات و دەبورێتەوە. هەرچەندە پادشا هەست بە شتێک دەکات بەڵام بەردەوام دەبێت. کاتێک پادشا دەگەڕێتەوە کۆشک بەرەی باشوور هەموو تاوانەکان دەخەناستۆی دۆنگی. سەرۆکسیۆ و دۆنگی تۆمەتبار دەکەن کە بەنهێنی لێکۆڵینەوەیان لە کەیسی شاژن کردووە. پادشا قسە لەگەڵ سیۆ دەکات لی دەپرسێت بۆچی ئەویان ئاگادار نەکردوێتەوە لەو لێکۆڵینەوەیە. سەرۆکسیۆش پێی دەڵێت کە دۆنگی نەیویستووە تۆ دڵتەنگ بکات لە بەرگومانێک کە هەیەی. دۆنگی بە تەواوی ون دەبێت و کەس نازانێت لەکوێیە. چونسو دەچێتە لای جانکی هەڕەشەی کوشتنی لێ دەکات بەڵام جانکی دەڵێت منیش نازانم کە دۆنگی لەکوێیە. پادشا زۆر دڵگرانە بەونبوونی دۆنگی لەناکاوە بڕیارێکی سیر دەدات. ئەویش بەلابردنی سەرۆکسیۆ بەهۆی ئەوەی بەبێ ئاگاداری پادشا لێکۆڵینەوەی کردووە. هەموو بەرەی باشوور دڵخۆشن بەو هەواڵە. ئەو بڕیارە لە ڕاستیدا بۆ ئەوەیە کە سەرۆکسیۆ و چونسو فەرمانیان پێکراوە لەلایەن پادشاوە کە بەدوای دۆنگی بگەڕێن بێ ئەوەی کەس ئاگادار بێت و دەتوانن هەموو سەربازێک بەکاربهێنن بەهۆی ئەوەی کە ڕەمزی ئیمپراتۆریەتیان پێیە. لە کۆتاییدا خانم جانگ بە خەونەکەی دەگات و دەبێتە شاژن لە مەراسیمێکی تایبەتدا بەڵام پادشا دڵخۆش دەرناکەوێت و لە بیرکردنەوەیەکی قوڵدایە. چەند مانگێک بەسەر ڕووداوەکە تێدەپەڕێت. خانم جانگ لە کابوسێکی قوڵدایە و خەون بەوە دەبینێت کە دۆنگی زیندووە. هەموو بەڵگەکان ئاشکرا دەکات. لەو کابوسە هەڵدەستێت و نیگەرانیەکی زۆر دای دەگرێت بەڵام
بەڵام ئێستاش وا هەز دەکات کە براکەی دۆنگی کوشتووە. هەموو هاوڵاتیانی جۆسۆن خەریکی خوێندنەوەی کتێبێکن دەربارەی ئەوەی کە شاژنی لە کار لابراو بێتاوانە. بەوەش خانم جانگ زۆر نیگەران دەبێت و داوا دەکات کە سەرجەم کتێبەکان دەست بەسەردا بگرن تاکە هیوای خانم جانگ کوڕەکەیەتی، بەڵام کێشەی لەوەشدا هەیە بەهۆی ئەوەی کە ئیمپراتۆریەتی چین ڕازی نییە بۆی کوڕەکەی ببێتە شازادەی جێنشین. براکەی خانم جانگ دەڕوات بۆ ئەوی ڕەزامەندی چین بەدەست بهێنێت. لەلایەکی ترەوە دۆنگی دەبینین کە سەلامەتە و لەلایەن قافڵەیەکی بازرگانیەوە دۆزراوەتەوە. بازرگانەکە زۆر ڕێزە دۆنگی دەگرێت و دەرمانی پێدەدات. لە ڕاستیدا بۆیە وا ڕێزی لێ دەگرێت چونکە دۆنگی یارمەتیەکی زۆری دەدات لە بازرگانیەکەیدا. بەهۆی ئەوەی دۆنگی کچێکی زیرەک و وریایە، دۆنگی داوای لە بازرگانەکە کردووە کە نامەیەک بۆ براکەی بنێرێت. بازرگانەکە لی دەشارێتەوە کە نامەکەی بۆ نەناردووە چونکە ئەو دەیهەوێت بمێنێتەوە. کاتێک دۆنگی بەوە دەزانێت پەیامێک لەسەر بەردێک دەنووسێت و بە بازرگانێکی دەدات، بەڵام ئەو جۆرە نامە ناردنا دابوونەریتێکی کۆنا. چونسو و سەرۆکسیۆ بەردەوامن لە گەڕان و ئەو بەردە دەدۆزنەوە کە دۆنگی ناردبووی. ئەوان ئێستا دەزانن دۆنگی لەکوێ و بە خێرایی بەڕێدەکەون بۆ ئەو شوێنە کە 3 ڕۆژ دوورە. لەلایەکی ترەوە ئاشنا دەبین بە کەسایەتێکی نوێ کە ناوی بەڕێز شیمە، یەکێکە لە کەسە زیرەکەکان. ئەو بەهۆی ناڕەزایی دەربڕین لە دروستنەوەی شاژن دوور خراوەتەوە بۆ ئەو شارە. بەڕێز شیم ژوورێک دەگرێت لەو شوێنی کە دۆنگی لێ دەمێنێتەوە. بەوەش دۆنگی و بەڕێز شیم ئاشنا یەک دەبن. دۆنگی بێ ئومێد دەبێت لەوەی ئەو نامەی ناردووە بەدەستیان بگات، بۆیە هەڵدێت. کاتێک جانکی دەبینێت پەشیمان دەبێتەوە لە بڕیارەکەی و دەگەڕێتەوە بۆ ئەوی بزانێت جانکی ئیشی چییە لەو شارە. بەڕێز شیم یارمەتی دۆنگی دەدات بۆ ئەوی هەڵاتنەکەی پەردەبۆش بکات. دۆنگی متمانەوە بەڕێز شیم دەکات و هەموو شتێکی خۆی بۆ باز دەکات. پێکەوە لێکۆڵینەوە لە هۆکاری هاتنی جانکی دەکەن بۆ ئەو شارە. ئەو بازرگانی کە دۆنگی لای ماوەتەوە سەرپەرشتی کارەکانی جانکی دەکات و خزمەتی دەکات. سەرپەرشتیاری شارەکە هەموو هاوکاریەکی جانکی دەکات و بەرتیلی پێدەدات. دۆنگی و بەڕێز شیم بۆیان ڕوون دەبێتەوە کە جانکی بۆ ئەو هاتووە کە چین ڕازی بکات لە مەسەلەی جێنشین. بەڕێز شیم داوا لە خانمی میوانخانەکە دەکات کە ئەو قسانەی دەکرێن بۆی بگوازێتەوە، بەڵام خانمەکە ڕەتی دەکاتەوە. ئێمە بۆ خانمە ئاشناین کە پێشتر خۆشەویستی براکەی دۆنگی بووە، بۆیە بەڕێز شیم ڕێگایەکی تر دەگرێتە بەر، ئەویش بوون بە وەرگێڕە. بەڕێز شیم خۆی دەکات بە وەرگێڕ و دەچێتە ژوورەوە، بەڵام جانکی هەست بە لاوازی وەرگێڕانەکەی دەکات و دەری دەکات. لەو کاتەدا دۆنگی گوێ لە پاسەوانەکانی جانکیە کە باسی کوشتنی وەرگێڕەکە دەکەن. دوای هاتنە دەرەوەی لەو کاتەدا یەکێک لە کەسەکانی خانمی میوانخانەکە دۆنگی دەگرێت. دەزانێت یەکێک نیە لە خزمەتکارەکان، بۆیە بانگی پاسەوانەکان دەکات. دۆنگی بە خانمەکە دەڵێت ناوم دۆنگیە. لەو کاتەدا خانمەکە بیری دێتەوە و ڕزگاری دەکات. دۆنگی بیری دێتەوە ئەو خانمە کێیە، داوای لێ دەکات یارمەتی بدات لە ڕزگارکردنی بەڕێز شیم چونکە لە مەترسێکی گەورەدایە. خانمەکە پاسەوانەکان دەنێرێت بۆ ڕزگارکردنی بەڕێز شیم. بەڕێز شیم ڕزگاری دەبێت، بەڵام دەڵێت کە هیچ نازانێت دەربارەی ئەوەی کە چین داوای چی کردووە لە بەرامبەردان پێدانان بە شازادە. خانمەکە دەڵێت کە چەند جارێک گوێ لە تۆمارەکانی ئاسایشی جۆسۆن بۆ لە قسەکاندا. دۆنگی بەڕێز شیم سەریان دەسوڕمێت لەبەر ئەوەی ئەوە گەورەترین نهێنی وڵاتە. سەرۆکسی و چونسو لە ڕێگادان بەرەو باکوور بۆ لای دۆنگی، بەڵام دوا دەکەون بەهۆی کەمی ئەسپەوە کە جانکی هەمووی بردوون لە گەشتەکەیدا. دۆنگی دووبارە هەوڵ دەدات نامە بنێرێت بۆ براکەی، بەڵام ئەم جارە لە ڕێگای بەڕێز شیم. بەڕێز شیم نامەکە دەدات بە پۆستەچی شارەکە. کاتێک جانکی گوێ لە ناوی بەڕێز شیم دەبێت دەزانێت پێشتر گوێ لەو ناوە بووە، بەڵام ئەو کاتە بیری ناکەوێتەوە. کاتێک بیری دەکەوێتەوە کە بەڕێز شیم کێیە، خێرا داوای بینینی نامەکە دەکات. بۆی دەردەکەوێت کە دۆنگی زیندووە و لێرەیە. خێرا سەربازەکان دەبات و دۆنگی دەستگیر دەکەن. لەو کاتەدا بە جانکی ڕادەگەێنن کە وەرگێڕ ڕاستەقینەکەیان دۆزیوەتەوە. ئەوەی پێشووتر بەڕێز شیم بووە خۆی کردوتە وەرگێڕ. بەڕێز شیم لە شارەکە بە پەلە دەچێتە دەرەوە و هەڵدێت. چونسو و سەرۆکسی و پەلە دەکەن بۆ ڕزگارکردنی دۆنگی. دوای ئەوەی چەند ئەسپێکیان دەست دەکەوێت. کاتێک جانکی نزیکە لەوەی دۆنگی بکوژێت، بەڕێز شیم لەو کاتەدا دەگاتە جێو لە بەرامبەر ڕزگارکردنی دۆنگی ئەو تۆمارە نهێنیانەی وڵات دەداتە جانکی. جانکی تووڕە دەبێت، بەڵام هیچ چارەیەکی نییە. دۆنگی ڕزگار دەکات و بەڕێز شیم ئەو شوێنەی پێدەڵێت کە تۆمارەکەی لێ شاردوێتەوە. دواتر دۆنگی دەچێتە لای خۆشەویستی براکەی، داوای یارمەتی لێ دەکات بۆ ڕزگارکردنی بەڕێز شیم. دوای ئەوەی تۆمارەکە دەدۆزنەوە دەیدەنە نێردراوەکەی چین. کوژەکانی جانکی دەڕۆن بۆ کوشتنی بەڕێز شیم، بەڵام دۆنگی ڕزگاری دەکات. کاتێک چونسو و سەرۆکسی و دەگەنە شارەکە، کاتەکە زۆر درەنگ بووە، بەهۆی ئەوەی فەرمانی شاهانەیان پێە هەموو سەربازەکانی شارەکە بەکاردێنن بۆ دۆزینەوەی دۆنگی. بەوەش دەزانن کە جانکی لە شارەکە بووە. دۆنگی و خانمەکە و بەڕێز شیم دەڕۆن بۆ کەنار ئاوەکە بۆ ئەوەی بچن بۆ پایتەخت، بەڵام بەڕێز شیم پێی دەڵێت کە ناتوانێت شارەکە جێبهێڵێت بەهۆی ئەوەی دوور خراوەتەوە بۆ ئەو شارە لەسەر فەرمانی پادشا. لەو کاتەدا بەڕێز شیم دیارێک دەداتە دۆنگی و پێی دەڵێت ئەوانە تۆمارە ڕاستەقینەکانن، ئەوانەی کە جانکی دۆزیونێتەوە تۆمارێکی ئاساین. جانکی لەو کاتەدا دەڕواتەوە کۆشک. خانم جانگ بە براکەی ڕادەگەینێت کە پادشا ئێستاش بیر لە دۆنگی دەکاتەوە و پێڵاوی بۆ دروست کردووە. جانکی هەواڵێکی ناخۆش دەداتە خوشکەکەی بەوەی کە دۆنگی زیندووە، بۆی هەموو ڕێگاکان بۆ کۆشک دەگرن بۆ ئەوەی دۆنگی نەتوانێت بێتەوە کۆشک. خانم جانگ هەست پێ دەکات کە پادشا چی ترسیقەی پێنەماوە تاکە ڕێگاش بۆ ئەوەی متمانی پێ بکات ئەوەیە خۆی ژەهراوی بکات تا پادشا گرنگی پێ بدات، بە کوردی و بە پوختی مەکر دەکات. لە مەراسیمێکدا کە بە بۆنەی بەدەستهێنانی تازی شاژنیەتی ڕێکخراوە، هەرچەندە کارەکە زۆر مەترسیدارە، بەڵام فەرمان بە خزمەتکارەکانی دەکات کارەکە بکەن و خۆی ژەهر خوارد دەکات. ئەو تاوانە دەدەنە پاڵشاژنی لە کار لابرا و بەری ڕۆژئاوا. خانم جانگ بە سەختی نەخۆش دەکەوێت. پادشا زۆر بووی نیگەرانە. دۆنگی لەگەڵ خانم سولهی گەڕاوەتەوە پایتەخت، بەڵام وێنەکەی بە هەموو شوێنێک بڵاو دەبێتەوە و بە دوایدا دەگەڕێن. دۆنگی جلوبەرگی کوڕان لەبەر دەکات و خۆی دەرپاس دەکات. دۆنگی خۆی دەگاتە خزمەتکاری ئاوهێنەر، بۆیە بە ئاسانی دەتوانێت بچێت بۆ کۆشک.
لەو کاتەی بە دوای پادشا دەگەڕێت پادشا دەدۆزێتەوە بەڵام پاسەوانەکان دەیگرن و ناهێڵن نزیک ببێتەوە پادشا دۆنگی ناناسێتەوە هەرچەندە خزمەتکارێکی دەنێرێت بۆ ئەوی بزانێت چی دەگوزرێت بەڵام خزمەتکارەکە بە پاسەوانەکان دەڵێت دووری بخەنەوە خانم جانگ بەخەبەر دێتەوە پادشا دەچێتە لای و زۆر گرنگی پێدەدات وا پێدەچێت پلانەکەی خانم جانگ سەری گرت بێت لێکۆڵەرەکان دێن بۆ پشکنین ڕۆتینی شوێنی مانەوەی خزمەتکارەکانی ئاوهێنەر دۆنگی پەیامێک بۆ لێکۆڵەریۆنگ دادەنێت بۆ ئەوی بیدۆزێتەوە لە ڕێگەی ئەو پەیامی دۆنگی بۆی نووسی بوو لێکۆڵەریۆنگ دۆنگی دەبینێت و هەموو شتێکی بۆ باز دەکات لێکۆڵەریۆنگ لەو کاتەی دەیەوێت بچێت بۆ لای پادشا تا هاتنەوەی دۆنگی بە پادشا بگەێنێت دەستگیر دەکرێت بەوەی هەوڵی داوە شاژنجار خوارد بکات لێکۆڵەریۆنگ و سەرۆکی بەرەی ڕۆژ ئاواش دەستگیر دەکرێن چونکە بەڵگە دۆزراوەتەوە لە دژیان هۆیان کوڕەگەمژەکەی بەڕێوبەری میوزیک دۆنگی دەناسێتەوە دەچێت بە جانکی دەڵێت بەو هیوای پاداشتێک وەربگرێت جانکی داوا دەکات بە پەلە بچن دۆنگی بگرن بە مردووی بێت یا بە زیندوی خۆشبەختانە دۆنگی ڕزگاری دەبێت و هەڵدێت لە کۆشک لەو کاتی چونسو بەردەوامە لە گەڕان بە دوای دۆنگی چاوی بەخات و سولهی دەکەوێت و هەموو شتێکی لەبارەی دۆنگی پێدەڵێت لەلایەکی ترەوە پادشا بەغەمباری پیاسە بەناو پایتەختدا دەکات گوێی لەو موزیکە دەبێت کە زۆر لە مێژە بە دوایدا دەگەڕێت کاتێک نزیک دەبێتەوە لە دەنگەکە دەبینێت ئەو کەسی ئەو میوزیکە دەژێنێت دۆنگیە ئامێز بێکتردا دەکەن و هاوسۆزی خۆیان بۆ یەکتری دەردەبڕن پادشا دۆنگی دەبات بۆ خانوەکەی لە دەرەوەی کۆشک دۆنگی هەموو شتێک بۆ پادشا باز دەکات و ئەڵگەکانی پێدەدات پادشا بانگی دکتۆرە تایبەتەکەی خۆی دەکات بۆ ئەو یاگەداری دۆنگی بێت چونسوش لەو کاتەدا گوێ لەو قسە سۆزداریانەیە کە پادشا بۆ دۆنگی دەکات دیارە چونسو خۆشەویستی نهێنی بۆ دۆنگی هەیە لە کۆتاییدا چونسوش بە دۆنگی شاد دەبێتەوە باسی ئەو هەموو کاتە دەکات کە بۆ دۆنگی گەڕاوە پادشا ئەو جارە بە تەواوی دەزانێت کە خانم جانگ و براکەی دەستیان لە هەموو ئەوانەدا هەبووە بۆ ڕەفتارەکانی لەگەڵ خانم جانگ سارد دەبێتەوە لەپەڕ بارودۆخی دۆنگی بە تەواوی تێک دەچێت پادشا داوا دەکات کە وزە بەخشە تایبەتەکەی خۆی بۆ دۆنگی برن لەلایەکی ترەوە خانم جانگ داوا لە خزمەتکارەکانی دەکات کە هەر شتێکی نامۆ لە پادشا بینرا پێی بڵێن خزمەتکارەکان ئەوە ئاشکرا دەکەن کە پادشا بۆ ماوەی 2 ڕۆژە وزە بەخشە تایبەتەکەی نەخواردوتەوە خانم جانگ پەرستارەکە بانگ دەکات لە هۆکاری ئەوە دەپرسێت پەرستارەکەش دەڵێت کە وزە بەخشەکە بۆ خانوە تایبەتەکەی پادشا لە دەرەوەی کۆشک براوە بەوەش خانم جانگ گومان دەکات کە دۆنگی لای پادشا بێت پادشا سەرۆکسیۆ بانگ دەکاتەوە بۆ کۆشک و دەیکاتە سەرۆکی پاسەوانانی شاهانە داوای لێ دەکات لێکۆڵینەوەکان دووبارە بکەنەوە لە ژار خواردکردنی شاژنی دایک سەرۆکسیۆ دەست دەکات بە لێکۆڵینەوە بەهۆی ئەوەی دۆنگی تێبینی فاسۆلیا سەوزی کردبوو لەسەر جلەکانی شاژن ئەوەش بەڵگەی ئەوەیە شاژن بەدەستی خۆی ژار خوارد کردووە چونکە فاسۆلیای سەوز کاریگەری ژەهر کەم دەکاتەوە ئەگەر پێشتر بیخۆیت سەرۆکی خەزێنەدار تووشی کێشە دەبێتەوە چونکە ئەو تۆمارانە دەدۆزرێنەوە کە بەڵگەی تاوانبارکردنی خۆی و جانکی تێدایە ئەو هەواڵە بە جانکی دەدات جانکی داوای لێ دەکات کارێکی مەترسیدار بکات بەوەی بچێت ئەو کتێبانە بهێنێتە دەرەوە کاتێک سەرۆکی خەزێنەدارەکە کتێبەکان دێنێتە دەرەوە دەکەوێتە تەڵەیەکی سەرۆکسی و دەستگیر دەکرێت سەرۆکسی و پێی دەڵێت ئەو تۆمارانەی تۆ لاتن ساختن و تۆمار ڕاستەقینەکان لای پادشان لە هەمان کاتدا چونسو جانکی دەستگیر دەکات لەبەر ئەوەی بەڵگەی تەواویان لایە بەم شێوەیە کۆتاییمان بە ڕیکابکردنی زنجیرەکە هێنا دەتوانن لە تۆڕەکانی یوتیوب و ئینستاگرام و تیکتۆک بینەرمان بن سپاس بۆ بینەربوونتان